ڕێکخراوی دۆستانی گەرمیان بۆ پەرەپێدانی تواناستی مرۆیی بە هاوکاری دوو ڕێکخراوی بیانی و بە هەماهەنگی بەشی یاسا لە زانکۆی گەرمیان پرۆژەی هۆشیاری هەڵبژاردننی لە گەرمیان دەست پێ کرد و قەزای کفری وەک یەکەم دەستپێک ئەو پرۆژەی تیادا ئەنجامدرا. لەسەر پرسی هۆشیاری هەڵبژاردن ئەم پرۆژەیە خۆی لە 4 وەرکشۆپ و کۆنفرانسێکە بینێتەوە لە ماوەی 3 مانگە جێبەجێکرێت لە کۆنفرانسێکی بەرفراوان لەگەڵ چەند پێش نمایشکردنی چەند بەحسێک لە زانکۆ کە مامۆستایانی بوو دکتۆراکانی بەشی لە بەشە جیاوازیەکانی زانکۆی گەرمیانەوە بەحسەکانی خۆیان عەرزەکەن لە کۆنفرانسەکەدا. ئامانجی ئێمە لەم جۆرە چالاکیانە هاندانی خەڵکە بۆ ئەوەی کە بەشدار بێت لە کایە سیاسیە لە ڕێگەی دەنگدانەوە. بەڕای سەرۆکی بەشی یاسای زانکۆی گەرمیان بەشداریکردنی تاک لە هەڵبژاردندا جێبەجێکردنی ئەرکە هاوکات ڕێگریکردنیشە لە قۆرەخکاری بۆیە پێویستە تاک هۆشیار بێت لەوەی بەشداریکردن لە هەڵبژاردنەکاندا هەنگاوێکی مەدەنیە. بە مەبەستی بەشداریکردنیان لە پرۆسەی هەڵبژاردن وەکو مافێکی نەتەوەیی و دوور لە ئەوەی کە تاکەکانی کۆمەڵگا وا بزانن ئەم مافێکی سیاسیە و بۆ بە مەبەستی پاڵپشتیکردنی لایەنە سیاسیەکان ممارەسەی بکەن. مافی هەموو کەسێکە کە بەشداری هەموو جۆرێ کۆرێک بێ هەڵبژاردن بێ لە سیاسەتە بێ هەمووی ئینسان پێویستی بە شتێکی هەیە کە شتی لای خۆی دروست بێ ئایا تا چەند هەڵبژاردن چییە؟ ئافرەت وامان هەیە تا ئیسا نازانێت هەڵبژاردن چییە. ئێمە پێمان خۆشترە حەزەکەین چەند جارێ سیمینارێ کۆرێکمان ساز کردووە بۆ ئافرەت بێ بۆ گەنجان بێ بۆ کچەکانمان بێ لەسەر ئەم بابەتەیە لە کە ڕۆشنیان کەینەوە کە بزانن تا چەند ئەمان بە سوودیان بێت یعنی سوودی وەربگرن. بڕیارە سەرەتای مانگی دەی ئەمساڵ لەسەر ئاستی گەرمیان کۆنفرانسێکی زانستی فراوان ئەنجام بدرێت و کەسانی پسپۆر و شارەزا تایدا بەشداری بکات لەسەر هەڵبژاردن و دیموکراسی. حەیدەر ئەحمەد کەناڵی گەلی کوردستان کفری